فاشیزمی ئێرانی و هەڵمەتی دەرکردنی ئاوارە ئەفغانیەکان. ئەفغانیەکان خەریکە ئێران دەخۆن، خەریکە ئێران بە تەواوەتی کاول دەکەن، خەریکە ئێران بە تەواوەتی داگیر دەکەن. ئەفغانیەکان تەنگیان بە خەڵکی ئێران هەڵچنیوە، ژیانیان بۆ خەڵکی ئێران نەهێشتووە. شەقامەکانی شارەکانی ئێران جمەیان دێ لە ئەفغانیە بۆن پیس و دزێوەکان و ئیتر کاتیەوە هاتووە. ئەم ئەفغانیە دەستپیس و چەپەڵانە بە زۆرەملێ ئاو دیوی سنوورەکانی خۆیان بکەینەوە. ئەم ڕستانەی سەرەوە بەشێکە لەو دروشمە ڕەگەز پەرستانەیە کە دەمێکە لەلایەن فاشیە توندڕەوەکانی ئێرانەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوەتەوە، تا ئەو ڕادەیە کە کاریگەری لەسەر شەقامەکانی ئێران داناوە و باس لەوە دەکرێت. ئیتر کاتی لێدان و داپڵۆسینی ئەفغانیەکان هاتووە، بۆیە دەرکەوتووە جیا لەوەی حکوومەت بە بێدەنگی هەرڕۆژە و ژمارەیەک ئەفغانی بە بیانووی بێمانە دیپۆرت دەکاتەوە، هاوکات ڕۆژانە هەواڵی شکۆشکاندن و تند و تیژی بەرامبەر ئاوارە ئەفغانیەکان لە شەقامەکانی تاران دەبیندرێت و دەبیسترێت. هەندێک جاریش بە بیانووی ئەوەی ئێران لە قەیرانی ئابووریدایە و ئەفغانیەکانیش بوونەتە بارگرانی بەسەر وڵاتەکەیانەوە، لە هەندێک گەڕەکی تاران و کەرەج هێرشی بە کۆمەڵ دەکرێتە سەر خێزانە ئەفغانیەکان. گوتاری فاشیەکان ئەوەیە کە ئێرانیەکان خۆیان بێکارن، کەچی ئەفغانیەکان سەرقاڵی شوکاری خۆیان و هیچیان بۆ خەڵکی ئێران نەهێشتوێتەوە. پاساوێکی تری فاشیەکانی ئێران ئەوەیە کە ئەفغانیەکان ڕۆژانە دەستدرێژی دەکەنە سەر ژن و منداڵانی ئێرانی، خەریکی دزی و کوشت و بڕن، بە بیانووی ئەوەی ئەفغانیەکان لە تند و تیژیدا نوێنەری داعش و تاڵیبانن. هەروەها ئێرانیەکان کەوتونەتە پەراوێزەوە و ئەگەر بێت و ڕێگا بە شاڵاوی هاتنی ئەفغانیەکان نەگیرێت و دەرنەکرێن، ئەوە بەهۆی وەچەخستنەوەی زۆری ئەفغانیەکان لە داهاتوویەکی نزیکدا ئەوان دەبنە نەتەوەی یەکەم لە ئێراندا و شارستانیەتی ئێران بەرەو هەڵدێر دەبن. بەگشتی دەمێکە فاشی ئێرانیەکان کە زۆربەیان سەر بە بەرەی پاشاخوازەکان و لایەنگری گوتاری ئاریەکانن، بەو پەڕی توندڕەویەوە هەڵمەتی دەرکردن و ناشیرینکردنی ئەفغانیەکانیان دەست پێکردووە. دەمێکە هەڵمەتی کەرامەتشکێنی و سوکایەتیکردن و لێدان لە شکۆی ئەفغانیەکان پەرەی پێدراوە، کە لە بنەڕەتدا ئەو هەڵمەتە هەڵگری ئایدۆلۆژیا و گوتاری ئاریە ساختەکراوەکەی پاشاخوازەکانە. هەواڵەکانی ڕۆژانەی ناوخۆی ئێران ئەوە نیشان دەدەن کە ئەم گوتارە تەواو فاشی و ڕەگەز پەرستانە لە ڕێگەی درۆ و ناشیرینکردن و هەواڵی چاواشەکارانەوە، جگەلەوەی ڕووی لە زیادبوون و پەرەسەندنە، هاوکات گورز لێدانەکانیان خێراتر و کاریگەرتر کردووە و مەترسی جددی بۆ سەرژیان و کەرامەتی ئاوارەکان دروست کردووە. جێگای وەبیرهێنانەوەیە لە ئێستادا نزیکەی 6 میلیۆن ئاوارەی ئێرانی لە دەرەوەی وڵات، واتە لە وڵاتانی وەک ئەمریکا و کەنەدا و ئەوروپا دەژین. ئەوە لە کاتێکدایە تەنیا نزیکەی 2 میلیۆن ئەفغانی لە ئێراندا دەژین و ئەویش لە دۆخێکی تەواو نەشیار و ناهەموار، کە تەنانەت زۆربەیان مافی خوێندن و خان و کڕین و زۆر مافی دیکەی سەرەتاییان نییە. گرنگتر لەوەش زۆرێک لەو ئاوارە ئەفغانیانە ئێران خەریکی ئەو جۆرە کار و کەسابەتەن کە خودی ئێرانیەکان هەرگیز ئامادە نین دیکەن. زۆربەی ئێرانیەکان ئەگەرچی لە ئێستادا بێدەنگیان لە ئەستەم هەڵمەتە قێزە و نەهەڵبژاردووە، بەڵام باش ئاگاداری و ڕاستیان کە ئەم ئاوارە ئەفغانیانە پاش شەڕی ئێران و عێراق و لە هەڵمەتی بنیاتنانەوەی وڵات لە سەردەمی سەرۆک کۆمار هاشمی ڕەفسەنجانی ڕێگەیان پێدرابێنە ئێران و لە بنیاتنانەوەی وڵاتی ئێراندا بەشدار بن. لەو ماوەیەدا هەرچی کاری قورس بوو ئەنجامیان دەدا و لە پرۆسەی بنیاتنانەوەی ئێراندا بەشداری چالاکانیان کرد، کەچی لە ئێستادا وەک شەلاتی، پیاوکوژ، دز، تێکدەر، بۆگەن و ئێران کاولکەر پێناسە دەکرێت. دیارە ئەم گوتارە فاشی و ڕەگەز پەرستانە جیا لەوەی دەیەوێت دواکەوتوی ئێران لە ئاست جیهانی پێشکەوت و بشارێتەوە و ئەفغانیەکان وەک تۆمەتباری سەرەکی دواکەوتوی وڵات پێشان بدەن، هاوکات دەیەوێت ئەو پەیامە ئاراستەی سەرجەم نەتەوەکانی ئێران بکات کە گوتاری داهاتووی ئێران گوتاری پاشاخوازی و لایەنگری لە ڕەگەزپەرستی ئاریە و هەر بەم بۆنەوە لە ئێستادا و لەلایەن ئەم فاشیانەوە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا نەتەوەکانی ئێران وەک بزنەکێوی،
بیکار، دوو پشتخۆر و تەنانەت بێغیرەت و دواکەوتوش پێناسە دەکرێن. لەم ڕووەوە هەڵمەتی کەرامەتشکێنی و لێدان و دەرکردنی ئەفغانیەکان لەلایەن فاشیەکانەوە هەڵگریە و پەیامەیەکە بابەتی مافینەتەوەی لە ئێراندا کەمترین بەهاو پێگەی نییە. هەر کەسێک بێت و باسییان بابەتانە بکات ئەوە بزنەکێوی و کەر و دوو پشتخۆر و دواکەوتووە. لێرەوە ئیتر بۆ هەمووان دەردەکەوێت کە ئەم گوتار و هەڵمەتی پێچانەوەی ئەفغانیەکان دوور نییە لە داهاتووشدا هەمان هەڵمەتی سوکایەتی کەرامەتشکێنی تەنانەت پێچانەوە و دەرکردنی کەس و نەتەوەکانی دیکەش دەست پێ بکات.